سلاف ریز تماشاوان هیجا د برنامه هلبست نمرده ام ایروجی بهورنا تماشاوان هیجا ام ایروجی ج دیوانه سید علی فندکی چند میناکن خوش چند مالک و بیتین خوش جوار بخوینن و کون زانن اف د برنامه امش دیواناوی بیت خوش دنقینن و جواره پیشکش دکن لی بریکم هلبسای بخوینن اتخوازم بکرتی جیانا سید علی بو بدنا ناسکرن کرم کن ام هفره گهداری بکن سید علی فندکی د سال 1892 میلادی ده لفندک ابوطان هاتیه دنیای فندک نحیا دهیا قضا سیرتیا سید علی کوری سید سلیمان کوری سید ابراهیم کوری سید عمر کوری ملا حسن خطیبه او ملبط بریا شیخ عبدالقادر گیلانی دگهیج امام حسن سید علی زاروکتیا خوال فندک درباس کریا پیشی لجنبا فی خو خوندیا پشترا وکا عادت زمان جفندک درکتیا و چوی هارونان پشترا لگند بافی لجمل اسماعیل لکرجوسی لجمل نجم الدین لبشیری لجمل ابراهیم کورک خوندیا پشترا سید علی چوی فرقینه لمزگفتا بهلول بک لجم مفتي سيد عبد الرحمن وملا حسن كتشك ولجم ملا يعقوب وملا حميد حفص صالح خونديا دوان صالان دا درس فقيان دايا درس فارسي لجم حاجي فتاحي هزروي خونديا هر وصا سيد علي جي درساوية فرائيزي داي سيد علي إجازة خوا جي سيد عبد الرحمن ستانديا پشتی کوفگریا فندکی دمکی لجم آپی باوی خوا شیخ حسن فندکی خونديا و اجازه علمی جویجی ستاندیا اف اجازه کوستاندیا جهیل حکومت و تحصیل مزن هاتیه قبول کرن و لشکری نکریا سیدا مدتکی الفندکی ملاتیا گند کریا درسا فقیان دایا فتوان فندکی و دردورا وی دمت هم الهیویا ایمانا لسر تکلیف شیخ عبدالله کوری شیخ محمد نوری دیر شوی مدتکی لگند سناتی درس دای فقیان سال 1927 دا شیخ سیدا جزیره جبو درس داینه و دعوتی جمع کریا لسر دحلیک و گند شیخ سیدا بو دمک دریج درس دای زاروکن مالا شیخ سیدا و فقین وان لسر خوستن اهل جنبره شیخ سیدا ازناوی دایا چوی جنبره گندکی جزیره سیدا 25 سالان لجنبره مایا درس دایا و بفتوایان مشغول بویا شیخ سیدا هم اجازه علمی هم جی اجازه خلیفتی دایا فندکی خلیفه شیخ سیدایا شیخ ابراهیم حقی بصرت جی اجازه خلیفتی دایا فندکی سید علی فندکی چاوک و علمکی مزن بو وصاص شاعر جی بو قصیده نوی دناوا خلکی دا گلکی بقیمتن و گلکی جی بلابونا اف دیوانا ویا زمانه وی گلکی حسانا هر کس جی فهم دکه بپرانی قصیده نوی شیرت و وعزن زمانه وی گلکی شیرین بو گلک جاران صحبت خدا حنک دکرن جدوران خلق دهاتن جم داکو درسکه جبو تبروک البالوی بخوینن سید علی تجاران دل کسی ندهشت هر تن بشاش بو سیکر و دو کچوی هبون سید علی د سال 1967 میلادی دا وفات کریا لجزیره لجم تربا شیخ سیدا لتاخا قلی هاتیه دفن کرن لسر ترباوی اف بیتاویا مشهور هاتیه نویسین د دنیای حچی رابه فقیر و شیخ و آغابه جبر ملنی خلاص نابه د شرق و هم د غربه دا گلک برهمین سیدا هنا مخابن بی دیوانا ویا کو نوبهار چاپ کریا برهمی وین دن چاپ نبونا بله تماشاوان هیجا مبهور جیانا سید علی فندکی گهداری کر ایدی امنها دیواناوی هنک بیتین خوش مالکین خوش جواره بنقین بخوینن تماشاوان هیجا بیتا پیشی از خوازم جوه هلبست بخوینم کوج جمیل را سید علی نویساندیه جمیل قصیده به جس شیخ سیدا بو جویره گوتیه لیبلی دوی هلبستی ده گلک امکارن بیشن هلبسته که دو درجه از همین خوینم شخوا گلک قرآن و قاعده علمی جهنه و جیانا کردی چند کردی جب راستی دوی هلبستی ده زحفن از چند مالکش وره بخوینم گوتی السلام سرت جمیل تو هر جمیل بی گلو وی وقتی حالت چاوانه تماشاوانه جا وکا ام بیجن جیانا مدا جیانا اسلامی ده بلکی پیشی ام سلافی لهفدکن وقتی کو ام دگهنه هفدو وقتی ام هفدو دبینن آنجا وقتی کو ام نامه مکتوباش هفره دشینن
ويجي أبناهم بمكتوب بنامە ژێرەشیاندیە و وەکە هەلبەستەی نویساندیە گوتێ سەلام سەرتە جەمیل تو هەر جەمیل بێ یعنی معنەیە کە جەمیل ئەوە خۆشکاتیە سپەحیتاییەش بەروەیەکێ گوتێ جەمیل سەلام سەرتە و خودی تعالی هەر وەختی تە جەمیل بکێ تا خۆشک بکێ گەلو وی وەختی حالێتە چاوانە لەوێ دەرێ ئەم کارمێژن ڕەوشاوی دروماوی ژێ پرسیە نەبێژ ئەس حافظم بێدەست و پێمە جەمالە هەر کەسی بقەلب و لیسانە حافظ یەک و چاوەی نابینن و معنەیەکە وێژی یەک و قورعانش بەرکریە لەوێ دەرێژ ژەمیر رەگۆتیەک و ینی نەبێژە چاوێ من کۆر نانز نابینم ئەس حافظم و ئەس بێدەست و پێمە ینی ئینسانێک و حافظ بێ معلومە نکارێ بمەشێ و دەستەی ویژی خۆشک بەلکی نکارن کار بکن بەروەیەکی گوتیە نەبێژ ئەس حافظم بێدەست و پێمە جەمالە هەر کەسی بقەلب و لیسانە جەمالژی معنەیە خۆشکاتی دەدا عەربیدە جەمیلی خۆشک جەمالژی خۆشکاتی گوتێ جەمالە هەر کەسی ینی سپەحیتاییە هەر کەسی بچیە بقەلب و لیسانە ینی ئینسان بزمانی خوا و بقەلبێ خوا سپەحی دبن خۆشک دبن وەکی دیتر ئەو سپەحیتاییە بەژن و بالێ یا ڕوو بەلکی بێقیمەتە بێقەدرە فانیە بەرهەوایە وەخت پشتی دەمەکێ ئەوێ وندا ببێ ئاجی پشتی پیراتیە ئەوێ دەچێ لیا قەلب و لیسان دائیمیە ئەو حتا ئەو ئەبەدیە حتا بەلکی قیامەتیە حتا پشتی قیامەتیرە یعنی ئینسان بچی خۆ خۆشک دبن بە قەلبێ خوا و بزمانی خوا یعنی ئینسانێکی کو ئەم بێژن قەلبەی باش بێ و زمانی نەخۆش بێ ئەڤژی کێماییەکە ژبەرکو دلی هەر چ قاس پاقژی بێ دەبێت و ئینسانە بشکینێ ئانژی فتنێ دەرخێ خراپیا بکێ وقتێک و تەدی زمانی خوا فەسادی بکێ خودێنەکێ ئەڤ یەک ئانژی و زمانی خۆشی بێ و دلی نەخۆش بێ ئەڤژی تشتێکی خراپە یعنی کو دەوێوی و دلێوینەوە کە هەبدوو بن زمانی شیرین بێ زمانی خۆش بێ لە بەلێت دلێویدا ئەم بێژن هەست و فکر و ڕامانێن خراپ هەبن ئەوژی نەباشە لێ بەلێک و قەلب و زمان هەردێکژی قەنج بن ئێدی ئەو ئینسان بڕاستیژە قەنج دەبێت یعنی ژبەرێکی خۆشی گوتیە نەبێژ ئەس حافظم بێ دەست و پێمە جەمالە هەر کەسی قەلب و لیسانە تە هەردوو تازەنە ڕەب تازەتر کرد حەچیتی دیتر ئەوان قیمەت بوانە دبێتە هەردوو تازەنە یانە زمانی تەژی و قەلبێ تەژی قەنجە باشە ئەوەی دیتر ئەوان قیمەت بوانە ئەو تشتێ دیژی ینی ئەنساندا ئەم بێژن چه خەسیەت وەسڵات هەبن و ئەوژی بە هەردوو تشتێ خۆشک هێ خۆشکتر دەبن یعنی کۆ هەردێک باش بن معلومە هەمی لە بات و ئوزبێ دیژی وێ باش ببن وێ پاقش ببن ئەسخوازم وێ مالکە خۆش جارەکەدی بخۆینم نەبێژ ئەس حافظم بێدەست و پێمە جەمالە هەر کەسی بقەلب و لیسانە تە هەردوو تازەنە ڕەب تازەتر کرد حەچی دیتر ئەوان قیمەت بوانە من چقا نێری مدی حبا دنێ بوویە بەلا قەت کەسەک نەگها خودێ حتا ژدل ئەورانە کرد تەماشەوانێژە لەسەر حبا دنیای لەسەر عشقا دنیای لەسەر عشقا دنیای فانی هاتیە نویساندن دوێ من چقا نێری مدی چقا من تەماشە کرد من مەیزان من نێری مدیک و حبا دنێ بوویە بەلا عشقا دنێ ئەڤینا دنیای بوویە بەلا لە ناو ئینساناندا قەت کەسەک نەگها خودێ حتا ژدل ئەورانە کرد دەبێ ئەو ئینسانێک و vênaş dilê xwe navêjin jî ew tu cara neghana Xwedê Teala û nagihinî qet kesek negha Xwedê heta ji dil ewrane kir bi rastî jî wekum zanin efqa şer û qirênê li ser rûyê dinya çi ye ji eşqa dinyayê yani ti kes li ser axiretê ez karim bêjim şer nekiriye yani ti kesî negotî ez ê berî te çime cinetê û ez ê çim filan cihê bigirim di neyê wê dirê an jî cihê mezin bila ji min re bê ez ê çime wê dirê ser vê yekê ti kesî belkî şer nekiriye yani insan ji sedî sed ez karim bêjim li ser vê dinyayê şer dikin li ser mal û milkê dinyayê şer dikin ti kes ser axiretê şer nekiriye yani tê çi manê bi rastî jî hemî şer û qirên hemî nexweşî fitne û fesadî li ser eşqa dinyayê têkir noqtê ku insan meylayê li ser dinyayê nebe nehewceyek û ser wê bi ti kesî re şer bike madem şer dike demekî ji ber vê dinyayê bi rastî jî xweşik aniye ziman min çiqa nêrî midî hibba dinê bûye bela qet kesek negha Xwedê heta ji dil ewrane kir tu ji dil bavê jewê tehla di batin de bizan gerçi zahir de şîrîne ew wekî şîrûşe kir temaşevanêje dîsa dewamayên gotiye tu ji dil bavê jewê yani çi bavêje eşqa dinyayê evîna dinyayê ji dilê xwe bavêje tehla di batin de bizan berê heqîqeta xwe de tehla yani em bêjin dinya yani rastiyayê bifikrê tiştekî gelekî xirabe tehla pîse lê gerçî zahir de şîrîne
ئەو وەکی شیر و شەکر لێ بەلێت زاهری خۆدا شکلی خۆدا قوتێک و تلێت نەرێ لە چاوێ ئینسانە گەلێکی خۆشە خویاتکێ چییە وەکە شیر و شەکرە ئەو قاسی ئەم بێژین شیرینە بەر چاوێ ئینسانن ئەسخوازم بە هەردوو جارەکە دی بخوێنم تەماشاوانێژە بەڕاستی لەسەر حبا دنیای خۆشک نویساندیە من چقا نێری مدی حبا دنێ بوویە بەلا قەت کەسەک نەگها خودێ حتا ژدل ئەوڕانە کرد تۆ ژدل باوێژەوێ تەحلا دباتندا بزان گەرچی زاهردا شیرینە ئەو وەکی شیر و شەکر هەرچە تشتە دەرگهەیە کەیفێ لەبەر یەکیڤەکی عینی وی تشتی تەدی پاشی دەری قەحرێڤە کرد تەماشاوانێژە بەڕاستیژی ئەڤژی ئەم کارم بێژن وەکە قاعدەیەکە خۆش ئەم کارم بێژن پەیڤەکە خۆش وەجیز هاتیە نویساندن رحمە خودێ لێبێ خۆشک نویساندیە ئەم کارم بێژن میناکەوێت لە دنیای بەلکی سەدا بەلکی بەهزارە هەنە گەلێکی خۆشەکانی زمان ئەسخوازم جار کرد بێژم هەرچە تشتە دەرگهەیە کەیفێ لەبەر یەکیڤەکی دەبێ ئەو بێ چ قەس تشتێک و دەریێ خێرێ ئاژی دەریێ بەلکی کەیفێ لەبەر ئینسانێکی ڤەکی عینی وی تشتی تەدی پاشی دەرێ قەحرێڤە کرد دەبێ عینی ئەو تشتی تەدی جارێکە پشتی دەمەکێ دەریێ قەحرێژی ژووی ئینسانی ڤە کرد یعنی ji ber ku Xwedê Teala gotiye çê gotiye zarokê we jinê we belkî mal û milkê dinyayê hemî ji bo we çi ne gotiye ji bo we îmtîhanin êdî carna Xwedê Teala tiştekî xweşik şîrîn didê insana ji ber ku wî îmtîhan bike ev dibe ku mal û milk bên dibe ku zarok jî bin tiştê wilo êdî insan bi we kêfxweş dibin em belkî dilşad dibin lê belê xwedê ku birêya درێ حەقتە نێ ئیسیمال کردن ئاژی ئەو ئەڤینا کو خودی تعالا ji بۆی ئاخرەتێ ji بۆی خۆ بەلکی دای ئینسانە ku مرۆڤ بەردێ سەر تشتێ دنیایی ئێدی تەدی جارێکی ئەو تشتا کەیفێ بەرەڤاژی بوو و قەحر دا ئینسانە دەریە قەحرێ لەبەر ئینسانە ڤەکر یعنی ئەم کارم بێژن میناکەوێ بهەزارە ئینسان هەنە ku مەسەل ئینسانێک خود يعني میناکە ئەمژ دەما پێخەمبەر بێژن عەلەیهی سەلام ئێکی فەقیر پێخەمبەرە گوتیە داوا بکە ku مال و ملکیم زێدە ببێ پیشرە پێخەمبەر عەلەیهی سەلام پێشی گوتیە نەحەوجێ بەلکی شتر چێترە فەقیری وینا ئەسرار کردیە ئێدی پشتی دوعا ژێرە کردیە ئەو ئینسان زەنگین بوویە ئێدی پشتی ku زەنگین بوو مالەی چێ بوو پیشرە هەو هاتیە جمعەتێ ئێدی هێدی ئیسلامی دوور کەتیە پیشرە زکاتا خۆش نەدایە و ژرەیە ئیسلامیم کارم بێژن دەرکەتیە یعنی بڤی شکلی مال و ملک ئانژی خۆشکاتی دنیای گەلێک جارە دبن سەبەبە قەحرێ دبن سەبەبە خسارێک و ئینسان بدلێ خوا حەجوا بکێ بە ئەڤینێ عەشقاوی لەسەر واتشتە هەبێ ئێدی ئەڤژیل سەروی هاتێ گوتن ئەستخوازم جارکەدی وێ بیتێ بێژم هەرچە تشتە دەرگهەیە کەیفێ لەبەر یەکیڤەکی عینی وی تشتی تەدی پاشێ دەرێ قەحرێڤە کرد ئیرۆ دۆستن ئەو ji hevra تۆ dibêjî can fida roja paşî tۆ dunêrî erz û hala lev didin temaşevanêje ev jî ji bo li ser dostan an jî li ser dostaniya zemên hatiye nivîsandin ku bi rastî jî gelek cara Seyyid Alî di helbestê xwe de li ser dostaniyê nivîsandiye ku ew dostê berê dibêje nemane êdî her tişt bûye menfîata dunyayê mixabin ew jî yek ji vanan gotiye îro dostin ew ji hevra tۆ dibêjî can fida ڕۆژە پاشی تۆ دنێری ئەرز و حالا لەو ددن دەبێت ڕۆژە پێشی وەختێک تووادنەرێ ji بۆی هەفتوو کارن جانێ خۆ فداکەن ئەو قاسی دۆستێ باش خویا دەکەن لێت بە ڕۆژە پاشی تۆ دنێری ئەرز و حالا لەو ددن و تەدی پشتی دەمەکێ ئێدی ئەرز و حالا دیلێکچای لەسەر هەفتوو ددن ji بۆی هەفتوو بدنەگرتن باوێژنە حەبسێ یعنی ئەو قاسی دۆستی مخابن دبێژێ بوویە تشتێکی بێقیمەت و ئینسان چێتر لەسەر منفیعاتە دنیای دەسەکنی تۆ دنێری ئەو کەسێ معتەبەر و ناووو بدەنگ خاترێ قەفدەک ji پوشێ بێ کەمال هەفتدەکوژن و دیسە دەبێ ئەو ئینسانێک کوتت بێژێ معتەبەر و بناو و دەنگ ئەوەی مەشهور لە پێشیا ئینسانە لە پێشیا گەل لە پێشیا مڵەت ئەو ئینسانی بقەدر تەدی خاترێ قەفدەک ji پوشێ بێ کەمال هەفتدەکوژن گوتیە لەسەر باقێک پوش باقێک گەیان سەر تشکێکی بچووچک تەدیک و هەفتدوو کوشتن یعنی مخابن di dinyameda ev tiştê wiha îro zêde dibin ser tiştekî piçûk insan têne kuştin li ser 5 quruş pere tiştekî gelekî bêqîmet insan têne kuştin mixabin ev jî li ser wa gotiye dewamayê de jî wiha gotiye têne nik şêxû mela goya ku ew sulhê bikin hal bûkî kengî biya şêxû melayê xwe dikin
تەماشەوان هێژە مەخابن ئەفژی بەیتەکە خۆشە لێ بەلێ معنیاوێ خراپە ji بۆی زەمانێ me gotiye têne nik şêx û mela goya ku ew silhê bikin weke hûn zanin di herêma me de di welatê Kurdan de wextê ku nexweşiyek çê dibe dijminatiyek çê dibe giregirê wê herêmê an jî şêx û melayê wê aqlebe insanê ku di aliyê ol de di aliyê dîn de li pêş tên navbera her du cemaata navbera her du belkî eşîreta an jî her du mala aşîtiye çê dikin barişê çê dikin dikin ku li hev werin ew şer û qirên dijminatî daj nav rabê em karin bêjin belkî bi demeke dirêj ev kevne şopiya Kurda hebû lê mixabin di zamanê me de ew êdî şikestiye êdî ji xwe gelek naçine şerîat yek û diçin jî mixabin gelek jara êdî biya şêx û mela jî nakin divê mijadê yani biya qaziyê xwe nakin ji vê derê jî li ser wê rexneyeke xweşik gotiye dibe têne nik şêx û mela goya ku ew silhê bikin yani ji bo ku silhê bikin têne şerîatê têne cem kesê oldar bi hal bikî kengî biya şêx û melayê xwe dikin lê hatine çi hatine neku şêx edaletê an jî melayê we an jî oldarê we qaziyê we şerîatê bibirê dixwazin ku her kes jî xwe re dixwaze yani naxwaze ku mesela bêjin qaziyê we gote tune heqî êdî we qebûl nakin tenê ku bêjî tu mafdarê te heqî qebûl dikin îdî ev jî em karin bêjin bi vî şeklî jî ticare edalet nayece malum wextê ku edaletê got فلان کەس قازی گوت نەحەقی گەلک ئەو نەحەقییا خۆ قبول بکێ گوتیە کوت حەقیژی ئەوژی قبول بکێ لێ مخابن ئیرۆ ئەوژی ڕابوویە بەلکی 100% ئەمە گەلێکی ڕابوویە ئەست خوازم vê bêtê carekadê bixwînim temaşan hêje dibê têne nik şêx û mela goya ku ew silhê bikin hel bikî kengî biya şêx û melayê xwe dikin bûya xela dostê ji dil yekî tu nabînî ji çil ji bo ne evê bûm dil bikul mame di teqn û heriyê تماشاوان هێژە ئەو ژی لەسەر دۆستانیا ئیرۆ لەسەر دۆستانیا کو خراببووە هاتیان نویساندن بوویە غەلا دۆستەی دل دۆستەی دل نەمانە بوویە غەلا یەکی تو نابینیژی چل ji çilî yekî taze belkî tu nabînî ji bo na evê bûm dil bikul ji ber vê yekê dilê min kul bûye mame di teqn û heriyê bê ez ketime teqnê de nav heriyê de ji ber vê yekê ez nikarim bimeşim dîsa di dawiya vê piştî vê beytê re ji ser wê sekinî قد گوهندن دوستê zaman ji min pirs bikin halê ewan ji destê ewan sad el eman qed ji wan nexwazin qenciyê temaşanêje dibê guhnedne dostê zamanê îro qed guhnedin dostê zaman ji min pirs bikin halê ewan yani ji bê zêde bi serê me hatiye gelekî qey mixabin dostê ne baş qey dîtine ji destê ewan sad el eman dibê ji destê we em sed carî dikin hewar û gazî qed ji wan nexwazin qenciyê yani dibê ti cara جوا قنجیه نخوازن چکو قنجیه جتره ناکن من دهن دا اهلی دنی هر کس دویتن خواتنی اف چه دمه امکتنی خیرکت خوده پاشهیه طبعا شما نیجا یعنی وکا کو امزانن ده زمانی بریده بلکی برین ها 100 سالکی و کونتر دورتر دوستانیه که براستیش دل هبو کو انسانه جبوی دوستی خواه رحی خواده ده لی ایرو او چکی کم بویه سید علی جی لسر وی سکینه کو دبیجی چما اسکت مدمک و هذا سر وی بلکین راضی بونا خو نشان ده استخوازم وی مال کداوی جار کدی بخوینم من دهند دا اهل دنی هر کس دویتن خواتنی اف چه دم امکتنی خیرکت خدای پاشهیه سوزه نهو هری هری سب خاطره و خبری بیجن سوزا میره بری اف دگرشونا حمیه تماشا به سوزه نه چیت بیجن هری هری یعنی چک بیجماتی بکید به هری هری لێ پشترە ناکە یانیش خەبەرەخوا زوو وەدگەرێ سەرخاترێ وێ خەپەرێ ji ber vê xeberêjî ji ber vê peyvêjî dibêjin soza mêrê berê maneya vê tê çi yanî insanê berê soza xwe danîne cih li ser soza xwe bûn ji ber vê yekê dibêjin soza mêrê berê yanî di vê peyvê de jî em fêm dikin ku soza îro bê qîmet e yani qedrê wê nîne ti kes lê ew lê nabe ji ber vê yekê jî dibêjin çi dibêjin soza mêrê berê ev digirêşûna hemiyê yani birastî ev peyv gelek tişta îfade dike yani xwedê ku insanekî dibêjin tê filan tiştê bike dibê erê em dibêjin ma sos dibê sos soza mêrê berê yani ne soza îro yani li gor soza îro bê malumat derewa ew jî zanin ku vira derewa ji ber wê yekê dibêjin soza mêrê berê ev digirêşûna hemiyê yani ev kelîme ev peyv gelek tişta îfade dike temaşevan hêja
بەلکی ئەم ژوەرە بەرنمەیەکە دی دەژی ئینشەڵاش دیوانە سەید عەلی ئەفەندیکی هەنێک بەیتێ خۆش مالکێ خۆش وەرە بخوێنن ئیرۆ بەرنمەیەمە لێ درێ خلاص بوو هەتا بەرنمەیەکە دی بمێنێت خێر خۆشیێدا بخاترێەوە